سڵاتانە بازان خۆشەویستانە بەخێر لە ڤیدیۆیەکی نوێی نرخەکانی ماگەڕاینەوە لاتان ئێستا ویسانە لە بازار نیشتمان لە شاری هەولێر لە دوکانەکان یەکێکە دەپرسیم زانین نرخەکان چۆن گۆڕاوە. ئێستاژە پێشانگە محەممەدین لێرانە نرخی یاری کۆنسڵەکان دەپرسین بەڵام سەرەتا لێرانە پلیتی زۆمبی زۆنیان لا بەدەست دەکەویتن کە لە پارچی نافەسە کە دەپلێتن لەنێوان دەلاعیبی کە لەوێن دەرا هەندێک گرس بە شازی زۆمبیلۆکان دێنی وەروە شوێنەکانی شتاری دەکرێتن کە پلیتەکە لێرانە بە 30,000 تەنها لە بازار نیشمان لای پێشانگای محەممەد دەست دەکەویتن دەتوانن بێن و سەردانی بکەن و پلیتێک لەوە خۆتان وەرگرن کە خەڵاتەکەشی دەوەڕاکەن. لێرانەش دەگە کاکە محەممەدی نرخی PS4 دەپرسین باشکە محەممەد سەلامەت PS4 ئەوڕۆ سعری چەندە؟ پلەیفۆر مستعمل سلیم بە 280,000 نۆ نەنیەوە گەمەی دەکە سعرەکەی دیارە 280 بەڵام زۆر هاتەخوارێ زۆر ئەفاقەکەی بە 210,000 وان ئێز بە 500 گیگای بە 220,000 یەک تێڕایەکەی بە $255 یەک تێڕای زۆر باشە سیریزە ڕۆنوێی $248 بە $545 پلەی فایفشەیە ئەوروپی $675 یابانی $645 زۆر باشە هاتەخوارێ سعرەکان. بادەست بە هێسێتەکان بکەین هێسێتەکان سعریان چەندە؟ 15,000 هەر 20,000 ئۆنیفومایەکانەوە سعرێکی ڕایزەر هەیە کراکینێکسەکە بە $40 ڕایزە کراکین ئێکزایتەکە بە $40,000 کلااوتو $75 ئەویشان $75 گوتت ڕیکۆنەکان $10 دەستی PS5 ئەوڕۆ سعری لەونەکان $60 سپیەکەی $6 زۆر باشە. ئێستا نرخی دەستی PS4 پلەیفۆر هادی بە $20,000 ئەسلی لەنگە بە $40 نوێشی $50 زۆر باشە. دەستی Xboxی بە $6 سیریەس یان نوە سیریەسە ئەو ستاندەی PS5 سعری چەندە؟ ئەو ستاندرد بە $30,000 هەم کۆڵینگە فانی کۆڵینگە ساردکەرەوەیە قاعدەی سیدی لەگەرە و دەستکەکانی شان دەکاتەوە بەتایبەتی لەوە کۆلێکتەران زۆر خۆشە کەستان دەچوای شانی سیریەسەکەی هەر بە ناوی توێنێن 10,000 ئەو بە 10,000 و شاحنەی دەستی Xboxی سیریەسەکانە کە داشکانی لەبۆ کردیە بە 10,000 دەتوانن بێن سەردانی کە بە ناوی مەبێن بە 10,000 دەستی Xbox 360 بەوار بە 10,000 بێوار 20,000 زۆر چاکە. دەست بە یاریەکان دەکەین لێرانە Riders Republic پلەی 5 بە دەستی دوێ بە $40,000 بە $40,000 بەڵێ فاکایەکە $40,000 ئەپلێکتیە ئەویان بە 30,000 35,000 Call of Duty-ەکەی پێچاری ئەوە 15,000 سێزەیە دەستڕاتینەکە 18,000 دلایڤەر بە نوێتی 23,000 مستعمەلی 15,000 لازۆڤەز نوێ بە 30,000 بەشی دووەکەی گۆستەکان گۆزۆ پوشیمان بە 30,000 ئەوە ینی یاریەکان زۆر نەگۆڕای بابەتیان بۆ دووبارە بە نوێتی بە 20,000 ئەو دراگن بۆزەکەیە ئەویان بە 20,000 بەڵێ ڕزنیڤڵەکان ڕزنیڤڵەکان نوێ ڕزنیڤڵدۆکە 25,000 ئەوەی تەنیشی ڕزنیشنەکە مستعمە لە 15,000 فارکرای 5ەکە ئەویش نوێ بە 25,000 دیلوکسە بە 25,000 حینەن ئەساسان وەلیسێکەش کەپسە بە 25,000 زۆر چاکە. لە بۆ ئەساسین کلیدەکانیت کە بە عام چەندە و چەندە؟ دەستی دیبی 15,000 باڵاڵە شێ بە نوێتی پلەیفۆر بە $40,000 زۆر زۆر چاکە. تۆم ڕایدەرەکان 15,000 باوێ نەسەر یاریەکان Xboxی ساریان چەندە چەندە ئێستا؟ 10,000 بەس دلایڤەر 30,000 ڕێدێتی 30,000 ئەو دۆ لە گێم پاسی زۆر چاکە. لێرانە شەرێک سواراتەشی دەست و بابەتی دیکەتان هیچ دەتان دەست دەکەوێت لێرش ماوسپادی جوانیان هەیە کە بەخۆشم بەکارێنن کواڵەتیان زۆر باشە. ساریان چەند بوو؟ ئەوانە بە 4,000 و ماوس هەرزان بۆ پێشتر بە 5 وێستە بە چاری هەزاری 10 نەفەر یاری دەکات لە ماوەی 4 ڕۆژیشە لە یەکی 4 هەتا لە یەکی 9 تا 4 9
ساعة شێواری لە دوازی شەکەمەکە عسەبەوەی 20 دقیقە نیم ساعت عسەبەوەی کە تو زووتر دەبێ یان زووتر دەدۆڕێنی هەزاری 10 نەفەر بەشداری دەکات 30 زۆمبی تێدایە لەو 10 نەفەرەی هەشتانیان لایەتیان پێزوان دەمانچەیان پێەیە ئەو گولە ئەلوانەکان لایەتی لە زۆمبیەکان دەی زۆمبیەکان ڕادەوسن ڕق دەبن لە جێ خۆیان بە گولە ژیان دەی زۆمبیەکان دەمرن زۆمبیەکان نەفەری خۆمانن نەفەری تەواون امتیازیان لە کرایە کراینە زۆمبی چەند بۆکسێکیدا لە بۆکسەکان هەدی تێدایە و ئاخر بۆکسەکە پێدێنەگە و بۆکسەی دەرباسکەی لە زۆمبیەکە دەوەڕەکەی وەردەگری براوە دەبێت لە پاکستانی عەبدوڕەحمانیشە بلی توشتی ژێرە بە 30,000 لەوێندە بە 50 ئەگەر دەوێت وایە لێرانە بەدەستان دەکەیتە هەرزانکە 20,000 لە ئەگەر ئاپارەش بە 50 بزەوە دەستەکانت خۆش بکار ئەمە سپاس دەکەم ئێستاش لە پێشانگەی سعیدی لێرانە مەجموعە یارانەکە نەمان پرسێ دەیپرسین باش کاک سعید سەلام و سپاس دەکەم گۆستڕکۆنەکان سعریان چەندە؟ گۆزدڕکۆنەکان ئەوە 15,000 چانە فەرقی نییە هەردووشیان بە 15 نیوەیەکان ئەوانە 20,000 زۆر باشە هیتمانەکە بە چەندە؟ هیتمانەکە 15 دیسۆنەر 15 15,000 فیفا 21 فیفا 20,000 21 بە 20,000 22تان هەیە؟ نییە ناوە لێگویەکان سعریان چەندە؟ لیگۆکان ئەوانە بە 20,000 هەروە لیگوانە هەموویان 20,000 20,000 سپایدەرمانەکە سعری چەندە؟ 18,000 کەپسە؟ نامستعملش مستعمل فاینل فانتازی؟ 15,000 لێرانەش واڵگەنسەکە؟ ئەو دەمەگچکانە؟ ئەوانە 10,000 ئەو مەجموعە بە کاملی؟ زۆر چاکە لێگویەکانی دیکە سعریان چەند بوو؟ 20,000 20,000 فارکرای پرایمە؟ فارکرای 15,000 واش دۆکس 2 ئەوە 15 باتفیلد 5 10,000 چارەکەی؟ 10,000 یەک؟ ئەوانە 8,000 8,000 زۆر باشە سنایپەر ئیلیت سنایپەرەکە 25,000 گۆستوارێرەکەی؟ هەمان ساعت لەگەڵ زۆر باشە شادۆ ئۆف کۆلۆسس؟ ئەو 35,000 ڕێزنیڤڵ ڤیلەج؟ ئەو 40,000 30,000 تۆم ڕایدەرەکان؟ تۆم ڕایدەرەکان 15 ئاسڵ 15 ئینفەیمەسێکەستان؟ 15,000 ئەرگەمەکی تایبەتە ئینفەیمەس لە بۆ پلەیستێشن 4 لە زۆربەی دوکانەکان بەدەست ناکرێت ئێستا لە پێشناکە سعید هەیە دەتوانن بێنە سەردانیشێنی بۆ بەدەستکردن دیوز ئێکس بە چەندە؟ ئەو بە 10,000 بە 10,000 فاڵاوچە؟ فاڵاوچارش 10,000 10,000 ڕێنبۆ؟ ڕێنبۆ 8,000 8,000 دوم؟ دوومەکە 20,000 20,000 دەیز گۆنەکە؟ 12,000 ئۆفران؟ 10,000 زۆر باش هێچێتەکان سعریان چەندە؟ سێتەکان لە 20 دەست پێ دەکاتنە تا 40,000 هەتا 40,000 زۆر باش ئەو دەستکانەی پێسفۆڕی؟ بە 20,000 نەوانە دەرەجە دووەکان لە بۆ ئێستا ئێکسبۆکس 360 بە چەندە؟ دەستێک ناجیاز جیاز بە 95,000 95,000 ئێکسبۆکس 360 زۆر باشە ماوسکی بۆردی باش چ هەیە؟ ئەو ماسکلۆردان هەیە بە 30,000 جێدێڵ و میشن هەیە 10,000 30,000 زۆر باش دەستی ئەکسبۆکسی؟ بە 6,500 نەوانە لەنگە زۆر چاک ئێستاش لە پێشانگای نەسرەدین لەگە کاکەڕاییدی لێرانە سەری هەندێک زیازەکان دەپرسین باش کاکڕایید سەلام و سوپاس ئەکسبۆکس سیریس بە چەند ئێستا؟ 250 دلار نوێ 250 دلار زۆر چاکە ئەو دەستکانی پلەیستێشن 2 بە چەند؟ ئەوانە وایرلێسە بە 8,000 8,000 باڵە لێرانەش یاریەکان دەپرسینەوە ئەساسن کلیدەکان؟ ساسیدەکان بەعام بە 15,000 جگە لەوەی کە سێ بەشی ناوە بە 20,000 بەڵێ نیت فۆر سپید پێیباک؟ 15,000 15,000 سیمستار؟ ئەو بە نوێتی بە 25,000 لێگویەکان؟ یەکان بە گشتی بە 20,000 بە 20,000 شاینی بە چەندە؟ بە 15,000 15,000 ڕێمانەکە؟ ئەوی 15 وان پیسەکە بە چەندە؟ بە 30,000 30,000 بەڵێ وەڵفنستانی سایبەر پیلۆت؟ شتانی بە ئەوە بەزەوە VR بە 20,000 بەس بۆ VR باڵێ ئەلدەڕینگ بە چەندە؟ 50,000 50,000 سکایرە؟ سی سێکیرۆ؟ سی دیڤڵ مێکرای ئێژی کۆلێکشن؟ ئەو بە 35,000 35,000 باڵێ کۆنترۆل؟ کۆنترۆل بە
20,000 باتمان باتمان با بزایەوە ئەپنەتەن تووە خامنەکە خامنای فاقێ بەڵێ سامورای وارەیە 34 باختی دوو 15,000 15 Shadow of the Murder 15,000 15 بەڵێ Death Stranding 15,000 15 Battlefield دەکەن باتفیلەکان باتفیل 1 بە 10,000 بە 15 زۆر چاک بەڵێ Final Fantasy دەکەن فاینل فانتاستی XB یعنی 15 بە 15,000 بۆ 15 Shadow of Colossus شادۆ دە کۆلۆسس ئەوش بە 30,000 30 Order دە ئۆردەر بە 15,000 15 WW2 Call of Duty ئەوش 15 15 زۆر باش ئێستا دەست پێ بکەم بە یاریەکانی PS5 بەڵێ لێران دیمۆن سۆڵ دەکەم بە 30,000 سلازای Godfall گاتۆر بە 35 Gran Turismo 7 گران توریسمە سێبن بە 50,000 Hitman 3 بە 30,000 Valhalla 30,000 Mortal Kombat Ultimate یاز ئەلتیمەیت نوێیە بە 35 دلار Super Dolar 2K22 ئەوش بە 30 دلار ساڕاکە بە 30 دلارە House of Ash 30,000 Devil May Cry 5 ئەوش بە 30 دلار 30 دلارە یارەکانی نیتاندۆ سویچی مەزموعاتمان پێ برێ داوانە ماریۆەکە پێپەرەکە ماریۆکان بە گشتی ساریان 50 دلار بە نوێتی بە مستعمەریش بە 50 و بە 55 گشتی سان ئەوەیە لیگوگانیش بە گشتی بە نوێتی بە 35 دلاری 30 دلار لە دورانی کێربێکە تا 5,000 50 دلار 50 دلار لێرانەش پۆکیمۆن سۆر دەکەم پۆکیمۆن ئەو سۆر دە مستعمەلە بە 30,000 ڕاشەکە ڕاشەکە بە 5,000 لە سیدو زۆر چاکە مۆرتال کۆمباتەکە لە سویچی ئەو بە 35,000 ئەڵتیمەیت ئەدی ماریۆ کۆلێکشنەکە سوپەر ئەوش بە 55,000 ئینتاندە سویچۆڵی دەکەوت چەند 5 دلاری سویچ ئاسایی سویچی ئاسایی بە 270 دلاریە بە نوێتی مستعمەلش بە 220 سوکانی ماریۆ کارتەکەی ئەو بە 80 دلاری 80 دلار دەستی PS5 بە 6 دلاری نوێ 6 دلار دەستی نیتاندە سویچی ئەو ئەوانە بە 40,000 ئەوروپینە بۆکسە دەستی دوی بە چەندی نیتاندە سویچ چاند سویچ دەستی دوی بە 220,000 لایت لایتەکەش لایتە بە دەستی دوی بە 100 دلاریە و 110 و لە دورانی خاوی ناکانی دەردەبێت لێرانە شۆ جانتایانەی نیتاندە سویچی هەیە کە دەتانی لە ناوی دامێنە بۆ سەفەر و یاریشی دەتانی لەگەردانی بە 20,000 کوالێتیشیان باش دیارە ئێستاش لای وەستا شیارین لێرانەکە ویشی پلەیستێشن 3 و جیازەکان دەکە زۆربەی زۆری بەروای یاریەکانی پلەیستێشن 3 و ئەکسبۆکسی 360 زۆری لا بەردەست دەکەویتن هەر یاریەک شنەی بیتن دەتوان لێی داواکەن لە بۆتان پیا دەکاتن کە لێرانیان وەک دەوین سایلنت هێڵە کۆلێکشنەکەی هەیە پلەیستێشن 3 گەمەشی دەگمەنە لە پلەیستێشن 3 زەحمەت بەدەست دەکەی گرانیشە لێرانە گەمە ستیل بوفی زۆری هەیە پلەیستێشن 3 لە مجموعەی ئەو لایەش کۆمەڵەشی زۆر یاری Xbox 360 و PlayStation 3 تێی دانایە کە لە تۆپانەی دەرەی لە کاڵبریتەکان لە باڵکردەکان دەری لە گەمەکانی دیکە دەرێ گەمەی دەگمەنی زۆر لا بەدەست دەکەویتن توان بێن و سەردانی بکەن بە ناوی ئێمەش خاترتان دەبێت